ینی ئێستا گلەیی لە تۆشەیە کە گوایە تۆ لایەنگیری خوشکەکانی ئەڵێ ئەو ئێستا و هەستێکی لا دروست بووە تۆ ئەو خۆش ناوێ شتی وە هەیە ینی فەرق و جیاوازیەکەی لە نێوانیان وەڵی دکتۆر گیان دایک و باوک خۆتۆ خۆشت باوکی منیش دایکم هیچ جیاوازیەک لە بینی یعنی ناتوانانی جیاوازی لە بینی جەرگەکان تا بکەیت بەس ئەم خۆی ئینکارە کە لە ڕقە بە قسەی خەڵک ناکە بە قسەی کەس ناکە خاتونجان بەڵام لەوانەیە تۆ شیرین خان لە بۆچوونی خۆتەوە سەی دەکەی بەڵام وەڵا هەیە دایک و باوکێ جیاوازیەکات هەیە بەڵام ئیشەڵڵا تۆ لەوە بەڵام شعورە تۆم هەستە لە کێوە هاتۆ کچی من کە هەستەکەی فەرق و جیاوازیەکات چۆن بەچی ئازانی ئەم هەر زیاتر پشتی ئەوانە گرێت هەرچێکی پێ بڵێن ئەم بڕوا بەوانەکە بڕوا بە من ناکات ئەتێ بەردەوام ئەوان بەڕاست ئەزانێت یعنی من بەڕاست نازانێ ئەخە دکتۆریا ئەم کێشەکان دروستەکە ئەوان ئەیبیان نییە بەخوا ئەم کێشەکان دروستەکات بێت ناڵم دای من غەمبارە دای من بێتاقەتە قسەشی لەگەڵاکە ئەڵێ بۆ وای ئەو یەکسەر ئەچێتە ژوورەکەی و دەگاکە داخات و چ قسە لەگەڵ کەسان ناکە یاخرەوەی ساوەڵێ دایکم ئەوانی خۆشەوێ هەر من بە هەڵەدانێ هەر پشتی ئەوان نەگرشتی وا هەیە ئەخر ئەمی ئینکارە ئەمیش کە لە ڕقە ئەمیش بە قسەی کەس ناکە ڕاز نییە من هەرچێک بڵێم ئێوە بڕۆ ناکەن ئێوە بەردەوام من بە هەڵا ئەزانن بۆیە بەردەوام بێزارم و حەز لە تێکەڵاوی ئەوان ناکەم چۆن بە تەنیایی ژیان ڕۆ لە گیان ینی تۆ لە ماڵێکا لەگەڵ خوشکی خۆتایت و لەگەڵ دایک و باوکتای معقولە تێکەڵیان نەبی قسەیەک باشە کە تۆ ئەم قسە و لەگەڵاکە بۆ نمونەی شتێکە ینی چییە ئەڕۆی تۆ ڕێگە چیتە ژوورەکەی خۆیتەوە خۆت و دەرگاداخی مشکلە چۆن وا حەلەکرێکی من تۆ ئەبێ ناڕازی بێنێ مرتاحنی فەرق و جیاوازیەکە وەکو خۆ دەڵێ ئەی لەگەڵ ێدانیشە بڵێ دایجان وایە وایە ینی ناکرێ کە هیچێک گفتوگۆ خۆی لە ناو ماڵە کچی من هەموو خێزانێک کێشەی تیا هەیە چکە ئێوەگە 4 کەسن 5 کەسن 6 کەسن لە ماڵەوە 6 کەسێتی جیاوازن 6 شخصیەتن 6 بۆچوونی جیاوازتان هەیە ئەی ئەکیت بەریەکەکەون بەڵام چۆن چارەسەریەکرێت لە هەموو ماڵێکە جۆلی یەکتریەگرن هەندێک جار من هەڵم هەندێک جار تۆ هەڵی هەندێک جار من تەنازولەکەم هەندێک جار تۆ تەنازولەکەی ئەیترە بێ زمینەیەکی هاوبەش بدۆزنەوانەیە بەڵام ناکرێت ئەوەڵێ من قسەیکی لەگەڵاکەم شەی بۆ نەکە ڕێک خۆی تۆرێن و ئەڕوا و دەرگاکەدا ئاخا و ژوورەکەی خۆی سجنەکە ژیان وە ناڕۆ بەڕێوە کچی من بە پشێوە نابێت وەڵی دکتۆرگیان یعنی ئێمە نازانم گەورەترین مشکلەمان ئێستا لە ماڵەوە ئەم کچەیە نازێ ئەمانەیە بگۆڕێت ئەمانێ ئەوش لەگەڵ خوشکەکان یا تێکەڵ بێ ئەمانێ ڕەفیق و برادریە بێ یعنی وای لێ هاتوو ئێستا کەس ڕەفیقایەتی ناکە هەر بە تەنیا لە ماڵەوەیە یعنی ئەمە چۆنە بێ ئاوا تۆ لۆ تەمەنەیە ئاوا هەر بە تەنیا بیت و قسە لەگەڵ کەسانەکەیت و لەگەڵ کەسا ڕێنەکەی باش کچم بۆ ئاوا بە تەنیای تو غەمباری تو تۆر ئەمانە هەمووی خەتای دایک و باوکمە لەوەتەی بیرێمی ئەمانە هەرگاڵتە بە منەکەن هەر شتێکەکەم ئەڵێن تۆ نازانی ئیشکەی ئەها سەری خوشکەکەت کە سەی کچە پورەکەت کە ئەوان چەر سەرکەوتون تۆگان سەرکەوتو نابی ئیتر لە هیچی من ڕازینن هەر لە مناڵی وایان پێوتی بە بەردەوام بەڵێ لەوەتی بەبیرمێ کچەکەم وەڵی من بۆ مەسلحەتی تۆ واموتووە لەبەوی تۆ ژوەکو ئەوان سەرکەوتوو بیت بە قوربان من حەزەکەم لە هەموو کەس باشتر بێ هەموو دایکێک و هەموو واکە حەزەکە ڕۆڵەکەی لە هەموو کەس باشتر بێ یعنی دکتۆر من ئەمە شتێکی خراپم کردووە کە ئاواموتووە وڵای ئەگەر عاجز نەبێت وڵا خراپە خاتون شیرین خان ئەزانی خراپەکەی لە چاکچی من نەکرد بۆ تۆ بۆ هەموو ئەو دایکانە ئەو باوکانە ئەو کەسانەی کە ئەم بەرنامەیە بینن گەورەترین هەڵەی ئێمەی دایک و باو گەوەی مناڵ بە یەکتری بەراوردکەین ئەم خاتونە کەسێتی خۆی هەیە خوشکی من تەنان لە ناحەی بۆ ماوە جینات جیاوازە لە خوشەکانی خۆ دوانە نینی بە یەک سگ نەبوون و هێلکەیەکی با بڵێن پیتێنراو نیە و دوای ئەوە بوو بێ بە دوان و ویڕاسە و بۆ ماوەیان وەکو یەک بێ کەواتە باخوشی یەک بن زۆر جیناتێ لە تۆ نەقل بۆ ئەم بۆوانتر کەواتە لە بۆ ماوە یەکەم جیاوازن دووەم لە پیرکردنەوە و لە پەروەردەیە و ڕەفیقەکانیان و تێگەیشتیان بۆ دنیا ناکرێ ئەم بە خوشەکەی بەراوردکەی ناکرێ ئەم بە کچە پورەکەی بەراوردکەی ناکرێ ئەم بە دراوسەکەی بەراوردکەی ئەبێ ئەم بەخۆی بەراوردکەی کەواتە یەکێک لە کێشەکانە ها ئێستا و دە دەشتەکان دەرەکەوێ کچی من ئالێرە شیرین خان یەکێک لە هەڵەکانی ئێوە ئەوەیە مناڵەکانتان مقارنە کردووە یەکێک لە هۆکارەکان کە غیرە دروست دەکات بەراوردکردنە بە یەکتری بەراوردیانکەی ئێمە جۆرێک لە گرەی دەرونیمان هەیە پێڵێن قابیلە گرێ قابیلە گرێ لە چیەوە هاتووەم گرەی دەرونی قابیلە لە ناوی قابیلەوە هاتووە کە هابیلی برای خۆی کوشت
هەردوو کوڕەکەی حەزرەتی ئادەم لەو ڕق و چینەوە هاتووە کە چۆن برا ڕقی لە برابێ خوشک ڕقی لە خوشک بێ خوشک ڕقی لە برابێ کاتێ خوشکی من تۆ ئەم بەراورد دەکەی بە خوشکەکانی کاتی ئەم بەراورد دەکەی بە کچەپورەکەی تەبەن ئەمی ڕقی لەوانە بێ ڕق غیرەکە لەوە دروستە بێ خۆی غیرە هەر هەیە من لە سەرتای بەرنامەکە باسم کرد غیرە هەر هەیە بەڵام ئەم بەراوردکردنە هەڵەیەکی گەورە بۆ کە کردوتانە بە حەقیقەت نابووایە ئەم بەراوردکردنە بکەیت